ئازیزانی ناوتی سڵاوتان لێبێت. بەپی ئامارێکی یەکێتی پیاوانی کوردستان لە ساڵی ڕابردوودا 251 حاڵەتی توندوتیژی و 62 حاڵەتی کوشتن تۆمار کراوە. لە ماوەی 5 مانگی ڕابردووی ئەم ساڵیشدا 32 پیاو خۆیان کوشتووە و چواری دیکەش کوژراون و 211 حاڵەتی توندوتیژیش بەرامبەر بە پیاوان تۆمار کراوە. تەوەری دیوی دووەمی هەواڵ قسەکردن لەسەر دۆخی پیاوان لە هەرێمی کوردستاندا بە میوانداری بورهان علی سکرتێری یەکێتی پیاوانی کوردستان. زۆر بەخێر بیت کاک بورهان. بەڕێزانەوەش دەتوانن لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە پیجی NRT پرسیارەکانتان بە کۆمنت بۆ ئێمە بنێرن. کاک بورهان، بەردەوام بە تایبەت لەسەر ئەم کۆمەلگایانەی ڕۆژهەڵات قسە لەسەرەوە دەکرێت کە کۆمەلگای پیاو سالارین بوونی یەکێتی پیاوان چه ضرورەتێکی هەیە لە کۆمەلگایەکی پیاو سالاردا؟ بێگومان لە کۆمەڵەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ڕاستە ژنان ڕوبەڕووی توندوتیژی بنەوە ئەچەوسێن و ئەشکوژرێن، بەڵام ئێمە تۆ ناکرێت بێی مەقارنەی سەرجەم نەتەوەکان بە یەک قیاس بکەی، سەرجەم دابونەرەکان بە یەک قیاس بکەی، سەرجەم ڕێچکەی کۆمەڵگاکانش بە یەک قیاس بکەی. لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کۆمەڵێک نەتەوەی تایە و ئەم هەموو ئەم نەتەوانە هەرێکەی تایبەتمەندی خۆی هەیە لە بواری سولکی ژیان و پەروەردەیی خێزانی کۆمەڵایەتیەوە. باش، بەڵام ئەوەی کە لە کۆمەلگای ئێمەیە یا ئەوەی کە بە بەرۆکی کۆمەلگای کوردی کردوێ گرتووە، مشکلەکەی ئەوەیە کە ئەم کۆمەلگایە لەگەڵ کۆمەلگەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە جیاوازێک لەوەیە کە ئەم نەتەوەیە مافی نەتەوایەتی وەرنەگرتووە. ئەوەندەی تاکەکان ئەم کۆمەلگایە بە ڕەگەزی نێر و مێوە سەرقاڵی مەسەلە سیاسیەکان بوون یا مەسەلەیەکی سیاسی هەبوو کە پێوی سەرقاڵ بن، ئەوی چی ئامانجی ڕزگارین تەوایەتەکەی وەکو دروستکردنی دەوڵەتێک وەکو نەتەوەکانی چواردەوری، ئەوەنە سەرقاڵی مەسەلە دابونەریتەکان و پەروەردە خێزانەکانی کۆمەلگا نەبووە. لەگەڵ ئەمەشا تۆ سروشتی ژیان ناوەستێ، سروشتی ژیان گۆڕانکاری بەسەر دێ و ئەڕوات. ئەم گۆڕانکاریانە وای کردووە لەوانەیە لە زۆر شوێنە کۆمەلگای کوردی دواکەوتە بێ یا کۆمەلگای کوردی لەگەڵ یا ڕۆشت بێت یاخود کۆمەلگای کوردی لە چاو نەتەوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە مەسەلە تاکیی خێزانیەکانە لەوانەیە پێشکەوتنێکیشی هەبوو بێت. هەموو ئەو سەرچاو مێژوویانی کە لە 1920 تا 1925 تا 1930 لە 1970ەکان بەدواوەکە ئەو مێژوو نووسانە یاخود ئەو کارکتەرە بیانیانەی کە لەم بەم ناوچە تێپەڕێون کە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە نەتەوەکانی فارس و عەرەب و کوردیان بڕیوە، لەو سەردەمایە باسی کراوەیی کۆمەلگای کوردی ئەکەن. باشە، تۆ تێ بەم قسانە دیانی ئەو پێناسەیە لە نەتەوەی کورد بسەنیتەوە بۆی کە ئێمە کۆمەلگایەکی پیاو سالارین؟ نەک ئەمە کۆمەلگایەکی پیاو سالارین، ئێمە ڕاستە نەتەوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆمەلگایەکی پیاو سالارن. کوردیش لە زەمنە، کورد لە زەمبیشی لە کوردە، بەڵام کورد لە چاو نەتەوەکانی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە مەسەلەکانی ژنان نە ئەوەندە توندوتیژکەرە نە ئەوەندەش دابراوە لە مافەکانی ژیان. باشە، بەڵام خۆ لە ئێستاشە ینی خۆ ئامارەکان وامان پێ ناڵێن ئەو ڕێژەیە کە بەرامبەر بە ئافرەتان هەیە لە مەسەلەی توندوتیژیە هێشتا ژمارەکە ینی فەرقەکەیان زۆر زۆرە لەوەی کە بەرامبەر بە پیاوانەکرێت. ئێمەش تەیدی ئەو مەسەلەیەکەین. ڕاستە لەم کۆمەلگایە ژنان ڕوبەڕووی توندوتیژی ئەبنەوە بە دەرەجەی جیاواز، بەڵام بە هەمان شێوە تۆ ناکرێت تۆ کاتێ باز لە مرۆڤایەتیەکەی یا باز لە کۆمەلگاکەی پێکاتۆ لە مرۆڤایەتیش پێکاتۆ لە دوور ڕێگەس ناکرێت تۆ هەموو ماف و ئیمتیازیاتێک بدەی بە بەرۆکی ڕێگەزێکیانە و هەموو ماف و پێداویستێکی مرۆڤایەتی لە ڕێگەزەکەی تریان بستێنیت. ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە. بەس بۆچی لێ سێنراوە؟ ئەسڵەن ئەوەی کە داوایە کرێنی بۆ نمونە ئەوەی کە مێینە داوایەکە لە نێرینی داواکە. بێگومان ئەزانی چۆن ئێمە لاریمان لەوانێ، بەڵام ئەوەندەی پەنجەی ئیتیهام بۆم ڕێگەزە درێژکراوە بە نیوەی ئەوە کار نەکراوە لەسەر چاکردنی خێزانی کوردی بە هەردوو ڕێگەزەوە. ئەوەندەی لەوانەیە بەشێک لە ئیشکردنەکان پەروەردەکردنی ڕێگەزی مێینە پەروەردە کراوی بۆ ئێتیقامسانەوە لە ڕێگەزی بەرامبەری یاخود لە بەشێک لە میدیاکارەکان یاخود لە ڕێکخراوەکان ئەوەندەی کاریان کردو بۆ ناشرینکردنی ڕێگەزی بەرامبەر ئەوەندە کار نەکراوە. هەم بۆ ڕێکخراوەکانی ژنانە بەشێک لە ڕێکخراوەکان ناڵێن ڕێکخراوەکانی ژیان بەشێک لەو ڕێکخراوانی کە باری مافی مرۆڤ ئیژەکەن، یعنی ئێمە تەماشای ساڵ 2003 و 4 و 5 و 7 بکەین، یعنی ئەگەر بیخوێنیتەوە هەموو راپۆرت و ئامارەکان وات پیشاندا کە تاکی نێرینی ئەم کۆمەلگایە هیچ ئیشی نییە تەنها توندوتیژی کوشتنی بەرامبەر بە ژنان نەبێ. بەڵام تۆ کاتێک مقارنەی ئەماکەی مقارنەی من ناکرێت بەستیویت
لەبەرەوەی ئێمە سەدان ساڵ لەوانین لە ڕووی کولتوری و دابوونەریت و پەروەردەیی و سەرجەم بوارەکانی تری کۆمەلگا و ئیداری و اقتصادی لە دوای ئەوانەوە بین. بەڵام ئەمە تۆ کاتێک دێتە سەر مەسەلەکانی جنان ئەگەر مقارنێ من کە بە کۆمەلگایەکی فارسی بە کۆمەلگایەکی تورکی بە کۆمەلگایەکی عەرەبی لەوانەیە ئێمە لەکوێ لە دواوە بووین پێویست ئەکا ئیشی لەسەرکەوی بێتە پێشەوە بەڵام لەوانەیە لە زۆر مەسەلەشە لە پێش ئەوانەوە بین. باشە من ئەمێ وەڵامێکی قەناعەت پێکردم دەستکەوێ هەم بۆ خۆم و هەم بۆ بینەرەکانیشم بۆی کە ضرورەتی یەکێتی پیاوان لە هەرێمی کوردستاندا چییە؟ ضرورەتی یەکێتی کوردستان ئێمە لە دوای ساڵی 2023ەوە کاتێک ڕژێمی بەغا ڕووخاو عێراق و کوردستان ڕوویکرا بە ڕووی جیهانە و هاتنناوی کۆمەڵی ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی و کۆمەڵی میدیای ئازاد دەستکرا سەر ئیشکردنە سەر پرسەکانی مافی مرۆڤ لەم کۆمەلگایە و دەستکرا بە پێشکەشکردنی ئاماری ساڵانەی توندوتیژی بەرامبەر بە مافی مرۆڤ لە ناویشیانە مەسەلەکانی ژنان سەیریکا هەموو ئامارەکانی توندوتیژی ئێمە هەمومان لە ئێستاش و ئاگامان لە ناوەڕاست لە ناوچەکانی ناوەڕاست و خواروی عێراق ئابینین ڕۆژانە بە ئەم ڕۆژلانەیە سەدان کاری ئیرهابی توندوتیژی کراوە بەڵام کات لەناو ئەم کات توندوتیژیانەنە بێگومان سەدان ژنوش مناڵش قوربانین بەڵام کاتێک ئەم ئامارانە ساڵانە کە بڵاو ئەکرایەوە ئەهاتە سەر هەرێمی کوردستان مەسەلەکانی توندوتیژی کوشتنی ژنان لە کۆمەلگای ئێمە زیاتر بوو. ئێمە وامان ئەخوێندەوە وەکو دەستەی دامەزرێنی ڕێکخراوی کیشتیوانی کوردستان لەبەرەوەی ئێمە لە دوای ساڵ 90ەوە لەوانەیە لەبەر تێپەڕبوونی کۆمەڵگەکەمان بەناو شەڕی ناوخۆیە لە کۆمەڵی مەسەلای دواکەوتوو بین بەڵام لە کۆمەڵی مەسەلەی بەتابەتی لە پرسەکانی ژنانە کۆمەلگای کوردی دەسەڵاتی کوردی حیزبی کوردی هەنگاوی ناو بەرەو پێشەوە هەتا چوو بە سەر ئەوەی کە گۆڕانکاری لە یاساکانی ئەحوالی شەخسی چاک کردبوو بەڵام بۆچی ئامارەکانی توندوتیژی کوشتنی ژنان لە راپۆرتەکانی ڕێکخراونی دەوڵەتەکان و میدیا جیهانیەکانە لە هەرێمی کوردستان دوای ساڵی 2023 تا 2007 زیاتر بوو. ئێمە دەستەی دامەزرێنی ڕێکخراوی کیشتیوانی کوردستان هەستان بە لێکۆڵینی بە داداوچی بزانین ئەو هۆکارانە چییە؟ تێگەیشتین لەوە کە لەبەر ئەوەی ئەم کۆمەلگایە مەسەلەیەکی سیاسی و نەتەوایەتی هەیە زیاتر تاکەنێرینەکانی ئەم کۆمەلگایە ئەوەندەی سەرقاڵی مەسەلە نەتەوایەتی و سیاسیەکە بوون ئەوەنە نەپڕژاونتە سەر مەسەلە کۆمەڵایەتی و خێزانیەکە بۆیە ڕەگەزی نێرینەی کورد لەگەڵ برەودان بە مەسەلە سیاسی نەتەوایەتەکان پێویست ئەکات لە بواری پەروەردەیی و کولتوری و کۆمەڵایەتی و خێزانیا دەستی بگرێت و پەروەردە بکرێت. ڕێکخراوی کیشتیوانی کوردستان لەوە کە تێگەی فەراغێکەیە ئێمە پێش ئەوەی ڕێکخراوەکە دامەزراوێ بۆ داگیرکردن لە مەسەلەکانی پیاوان هەوڵمانداوە پیاوان وشتیارکردن چونکە تاکی لەم کۆمەلگایە پێویستی بە وشتیارکردنەوەی لەگەڵ گۆڕانکاریەکانی سەردەما کاتێک من هەموو شتەکانی چواردەورم ڕووکەشەکانم ئەگۆڕم بە مۆدێلی تازە بە ئامێری پێشکەوتو پێش ئەوەی ئەوانم گۆڕم پێویستەکە تاگ لە ناخەوە باش با بێنە سەر ئامارەکانی توندوتیژی بەرامبەر بە پیاوان چیمان پێ دەڵێن؟ ئێمە تاکە ناوەندین هەم لە دامدەزەکانی حکومەتەریمی کوردستانە هەم لە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیە کە ئیش لەسەر پرسی ڕەگەزی نێرینە بکەین. لە دوای ساڵی 2008 کە دامەزراوین ئێمە ئیشی ڕێکخراو چارەسەرکردنی کێشە نییە بە ڕێکخراوەکەی ئێمە بە ڕێکخراوەکانی ژنانیشەوە چارەسەرکردنی کەیسەکان نییە چونکە تۆ ڕێکخراو ئامانجی ڕێکخراو دامەزراندنی لە پێناوی توێژێک و مەبدەئێکایە ئەم توێژە ئەم داواکاری پێداویستیانی هەیە تو ئەیگەنی بە دەسەڵات لێی بەرپرس لە چارەسەرکردنی ئەم کێشانە و ئەم کەم کوڕیانە. باشە من پرسیارەکەم سەرەوەش ئامارەکان بەڵام بەپێی ئامارەکان ئێمە ئەگەر تەماشا بکەین دوای ساڵی 2008 کە ئاماری لەسەر ڕەگەزی نێر لە کۆمەلگای کوردیە ینی دەستی پێکردو لای ئێمە لە ساڵی 2008 تا کۆتایی شەژمانگی یەکەمە 33 توندوتیژیمان هەبووە 9 کەیسیشە بۆ دەرکردنی پیاوی بەتەمەن. لە ساڵی 2009 59 توندوتیژی هەبووە 11 دەرکردنی پیاوان بوو لەلایەن خێزانەکانیەوە. لە ساڵی 2010 بۆ بە 86 کەیسی توندوتیژی زائید 13 کەیسی دەرکردنی پیاوان بەتەمەن. لە ساڵی 2011 111 توندوتیژیمان هەبووە 59 حاڵەتی خۆکوژنی ڕەگەزی نێر هەبووە و زائید 3 حاڵەتی کوشتنی پیاو هەبوو لەلایەن ژن بە هاوکاری کەسانی تر. ئەم ئامارانە ئەگەر تەماشا بکەیت لە ساڵی 2012 163 کەسی توندوتیژیمان هەبووە 6 حاڵەتی کوشتنی پیاوان لەلایەن ژن یان بە هاوکاری کەسی تر. زائید 40 حاڵەتی خۆکوژنی پیاوانمان هەبووە کە بەداخەوە لە ڕابردووە تەنها ژنان لەم کۆمەلگایە پەنانە بەرەبەر خۆکوشتن. پیاو لە دوو حاڵەتا خۆی بردەبەر یەکەمیان لەو کاتە کە لە بەرەی جەنگا بوو لە بەرامبەر دوژمنەکەیە کاتێک ئەزانین دوژمنەکەی دەستگیری ئەکات ئەم خۆی نەئەدا بەدەستەوە خۆی کوشت بەوەی دوژمنەکەی سوودی لێوەرنەگرێ ببێتە زیان بۆ سەر کەسوکارەکەی. حاڵەتی دووەم ئەوانم کە لە زیندانەکان بوون کاتێک ئەیزانی دوژمنەکەی لە ڕێی توندوتیژی و لە ڕێی تەعزیبەوە سوودی لێوەرەگرێ بەخەتەر بۆ سەر چواردەورەکەی ئەمیش هەر پەنای بەردەبەر خۆکوشتن. بەڵام حاڵەتێکی بەداخەوە نەک بە ئێستا
بەداخەوە ئێستا حاڵەتی خۆکوشتن ئامارەکانی خۆکوشتن لە ماوەی 5 ساڵی ڕابردووە لەم کۆمەلگای لە ژنان زیاترە. حاڵەتی خۆکوشتنی پیاوان زۆر زیاترە پێویست ئەکادێمە سەیریکە ئێوە گەیشتون بە دەرەنجام ینی بۆ ئێمە زۆر هۆکار هەیە ئەمە لای ئێمە حل نییە لای حکومەتە باسی حلەکەی ناکەم ینی بۆ هۆکارەکان زۆری ئابووریە پێکەوەنانی پرۆسەیجانی هاوسەری لەم کۆمەلگایە ئەمە کە یاساکانی ئەحوالی شەخسیە لە ئەلفەوە تایە پێکەوەنانی پرۆسەیجانی هاوسەری هەموو پێداویستەکانی خێزان لە ئەستۆی ڕێگەزینێرە لەم کۆمەلگایە ئەمە کاتێک کۆمەلگاکەت بە قەیرانێکی سیاسی و ئابووریە کە ئێستا کۆمەلگاکە پیاتی هەپەڕێ کاتێک پیا و ناتوانێت پێداویستەکانی خێزان دابینکە ئەوەی کە پەنای ئەباتە بەری خۆکوشن بۆەوەی ڕوبەڕووی دابوونەریتە کۆمەڵایەتەکان نەبێتەوە ڕوبەڕووی پەنجەی ئیتیهام بۆ دروست نەبێتەوە لان خێزانەکەی کە سوکاری خێزانەکەی چوار دەورەکەی کە ئەم پیاوە بەداخەوە ینی وا چوار ڕەچاوکرێ ئەو پیاوەی کە نەیتوانی ئەمڕۆکە لەگەڵ چێشمی ئابووریەکە دەرچێ بە جۆرێک بە چاوێکی سوک تەماشا ئەکرێت بۆیە بەشێک لە حاڵەت خۆکوشتنەکان ئەوەیە بەشێکی تریش کێشە خێزانیەکانە ینی بەداخەوە ئێمە خەیانەتی هاوسەری جاران لە کۆمەلگای کوردیا تەنها ڕێگەزینێر بە خەیانەتی هاوسەری تۆمەتبار بوو بەڵام ئەو ئامارانەی کە لە بەردەستمانە ئێساڵێ بەداخەوە ناو ژنانیشا بۆیە دابوونەریتەکە وایە کۆمەڵێک پیا و هەیە بەرگەی ئەم خەیانەتە ناگرێت بە ناچاری پەنابەتە بەرخۆکوشتن ئەمانە کۆمەڵەشن کە ئێمە هینەکە لە ساڵ 2013 55 حاڵەتی خۆکوشتن هەبووە لە ساڵی 2014 تاوکە ئێستا 32 حاڵەتی خۆکوشتنیان خۆکردنی پیاوانمان هەیە ئەنی مەتەماشا لەم 5 مانگەیە چوار حاڵەتی کوشتنی پیاو هەیە لەلایەن ژنیان بە هاوکاری کەسی تر زائد 211 کەسی توندوتیژی تۆمار کراوە لە ماوەی 5 مانگی ڕابردووە لە ڕێکخراویشتی پیاوانی کوردستان بەڵێ ئەوەی من تێبینم کردووە ینی بەپێی ئامارەکان ساڵ بە ساڵ ژمارەی توندوتیژیەکان بەرامبەر بە پیاوان بەرز دەبێتەوە ینی ئەو ژمارەیە لە هەڵکشاندایە ئێوە تەنیا ئەو تۆماری دەکەن ینی بۆ نەحاڵەتەکان تۆمار دەکەن یان توێژەر و لێکۆلەرۆتان هەیە بۆی بەدوای دەرەنجامەکان بچێ و بۆچی ینی ئەم ئاماران ڕوو لە بەرز بوون بێگومان سەیریکە توندوتیژی بەرامبەر پیاوان هەر هەبووە بەڵام پەروەردە کولتور و کۆمەڵایەتێکە وایە هەر لە مناڵیەوە ڕێگەزینێر وا پەروەردە ئەکرێ پیا و پێی شەرم بێ یا پێی ئەی بێ کێشە خێزانیەکانی باسکات پیاوی سەرکەوتو ئازا ئەوەیە کە بتوانێت خۆی کێشەکانی خۆی حەلکات جا زۆر جار ئەم دابوونەریتە وای کردووە پیا و پەنای بردوتە بەرهێز بۆ چارەسەرکردنی کەیسەکانی کە ئەمە کە بۆتە دەرەنجامی توندوتیژی بەرامبەر بە ژنانیش ئەمە پەروەردەیەکی غەڵەتی کولتوری کۆمەلگایە ئێمە کاتێک بازە توندوتیژی ئەکرێ چەمکی زۆرە ئەن تۆ توانین لە زۆر دەرگاوستی ناو هۆکارەکانی سەرهەڵدانی توندوتیژی ئەمە یەکێک لەوانەیە ئێمە ئاڵێن لە ڕابردووە توندوتیژی بەرامبەر پیاوان هەبووە بەڵام ئێستا بۆ زیایی کردووە ئێستا بەرپرسەرەتەکانی خێزان زۆر زیایی کردووە ئێستا پێداویستەکانی خێزان زۆر زیایی کردووە ئێستا یعنی ئاستی ئافرەت بۆتە هۆکار بۆ ئەوەی کە ئەم زیابوونە بێگومان تۆ ناڵێن ئێمە لەگەڵەوەشا لەوە چێ داواکاری ڕۆژانەی بەشێک لە ژنان یاخود ناهۆشیاری بەشێک لە ژنان وای کردێتە خۆی سەرڵدانی توندوتیژیە بە نمونەیەک بۆ دێنمەوە ئێمە تەستەی تەنها کرێ نشینی بکەین تەنها جاران یەک کرێیەکە بوو ئەویش پیاوێک کە لە خانووی پیاوێکە بوو تەنها مانگانە کرێیەکێدا بەڵام ئێستا سەدان کرێ لە خێزانە دروست بووە کرێی خوێندنی مناڵە کرێ ئەنتەرنێتە کرێ موبایلە کرێ هاتوچۆیە کرێ ئاوکارە سەدا کرێ ئەمانە چیە ئەمە هەمووی فشارێکە بۆ سەر دەرونی پیاو ئەنی بەداخی شەولانەیە ئاستی وشیاری بەستێکیش لە خێزانەکان وابێ ئاگای لەوە نەبێ ئەم پیاوەک ئەمڕۆ ڕاتە دەرەوە لەوانەیە بتوانێت تەنها 2 تا 3 پێداویستی خێزانەکەی دابینکە ناتوانێت 5 و 6 و 7 و 10 دابینکات بەڵام کاتێک ئەڕواتەوە ناهوشیاریەک هەیە ینی ئەوەی کە من لەم کۆمەلگا ئەیبینم لە هەموو کۆمەلگاکانە خوێندنەوەیەکی پیاوان هەیە ئەنی خوێندنەوەیەک لە پیاوانە هەیە هەفتەی تەندروستی پیاوان هەیە زانین چۆن بتوانین ئێمە پیاوی تەندروست پێشی کۆمەلگا بکەین هەفتەی ڕێزگرتن لە ماندووبوونی پیاوان هەیە ڕێزگرتن لە کەسایەتی ڕێگەزینێر هەیە ڕێزگرتن لە مافی باوکایەتی هەیە بەڵام بەداخە وەرە تەماشاکە لە کۆمەلگای کوردیا لەناو هەموو بۆنەکانە لەناو هەموو یادەکانە شتێکە بێت تەنها تایبەت بە ڕێگەزینێرینە نییە ئەی بۆ ئێوە نەتان کردووە ئێوە ئێمە بەخراوێکی سنوورداری ئێمە هەوڵ لە هەوڵی ئەوان لە هەوڵی ئەوان کە ئێمە 2 ساڵە داوامان کردووە لەسەر چەم ناوەندەکانی ڕۆشنبیری لە ناوەندەکانی خوێندنی باڵاکان لە زانکۆکان داوامان کردووە ڕۆژێکمان بۆ دیاریکەن کە ئەو ڕۆژە لەگەڵ 4 پارچەکەی هەرێمی کوردستانە بگونجێ ئەمە شتێکی زۆر ئەساسە تەنها ڕۆژێک نەبێت تایبەتمەند بێ گەشتۆ بە چۆ ئەکرێتەوە کۆمەڵی ڕۆژمان بۆ هاتووە
بەڵام تاکو ێستا نەگەیشتنەوەتە دەست ئەو ڕۆژەی کە دیاری بکەن و کاتێک ئێمە دیاریەکەین ئەو ڕۆژە لە سلێمانی دیار کرایەوە لە هەولێر یاد بکرێتەوە لە دیاربەکر یا لە قامیشتۆ یا لە مەهاباد بەڵام دێنەوە سەر ئەم باسانە حەزەکەم چینەوە سەر ئامارەکان ینی ئەو حاڵەتانی کە تۆمار کراون لای ئێوە چەند جۆرێکە تونند و تیژەکان دیارە حەزەکەم زانم زۆرترینی جۆرێک لەو حاڵەتانی تونند و تیژی کوامەیە ئەوەی کە زۆر دووبارە ئاماری 2013 بۆ خوێنمەوە 251 ئەنجارە جۆرەکانی تونوتیژی تونوتیژی جەستەی نۆ کەیسمان هەیە پیاو هەبووە لەلایەن خێزانەکەی یاخود کەسوکاری خێزانەکەی باش بەداخەوە ینی ئەمە زۆر ئەمە تونوتیژی جەستەی بەرامبەر بەزەمە چۆن ئەم جەستەیە مێ بۆم ئەم جەستەیە پیاو لێی دراوە لەلایەن خێزانەکەیەوە لەلایەن خێزانەکەی یاخود باوکی خێزانەکەی یاخود برای خێزانەکەی بێگومان ئەمە کاتێک چەند حاڵەتێکمان لەو جۆرە هەیە ینی بەداخەوە یان لاان خێزانەوە بووە پیاومان هاتووم دەستپری بریندار بۆ لاان خێزانەکەیەوە ینی ئەمە کۆمەڵش ئەمە حاڵەت هەیە من ناکرێت مەکەین باسێکن باز لەوە ناکەین کە سایتی پیاو بشکێنین بەڵام نە کۆمەلگای ئەمە شەیە تۆ ناکرێت ینی پەرامۆشێکی گوێ لێ نەگری بەردەوام تۆ پەجێ ئینتیهامیشی بۆ درێژکە ئەمە خراپە دووەمیان خیانەتی هاوسەری کەسینۆ کەیسمانە بووە کە پێشتر باسم کرد ینی بەداخەوە ئەمەش خەریکە ڕوو لە زیاد بوونە ینی نازان تا ئێستا جاران ئەگە خیانەتی هاوسەری هەبووایە لەوە وشەی بە زۆر بەشودان یا گەورە بچووک یا ژن بەژنە ئەم شتانە کاتێک سیناریۆیەک دروست دەکرا کە ژنە خیانەتێ کرد ئەم کۆمەڵە سیناریۆی بۆ خۆی دروست دەکرد بەڵام بەداخەوە سەرێکی ئێستا ژن و پیا و بە ڕەزامەندی کوڕکز بە ڕەزامەندی یەکچونە پرۆسی هاوسەرگیریەکە لەوانەیە لە دوای 2-3 ساڵ بەڵام سەرێکی هەموو ساڵ 2 ساڵ نابە خیانەت لە یەکترەکەن ئەمە شتێکی خراپە ینی جۆرێکمان هەیە دەکردنی پیاوی بەتەمەن بەداخەوە تاکو ئێستاش لەلایەن بەشێک لە خێزانەکانە پیاو تەنها وەکو کارکەرێک یا کاربەرێک تەماشاکرێک ئەوەندە ئەم پیاوەی ئەوێ هەتا وەکو توانای جەستەی توانای کارکردنی هەیە بەڵام کاتێک ئەزانێت ئەم پیاوە ئیتر سوودی نییە بۆ خێزانەکە یا سوود لە توانەکەی بە ناجر خێزانەکەی بەداخەوە لایەن خێزانەکەی و مناڵەکانی وەکرێتە دەرەوە ساڵانە ئەمە دووبارەیە یاخود کۆمەڵە ئافرەتمان هەیە بە بەرنامە چونتە ژیانی پیاوێکی دەوڵەمەندی بەتەمەنەوە کاتێک کە چۆتە بە بەرنامە چۆن پرۆسەکە و پرۆسی ژیانی هاوسەری نەبووە ئەمە بۆمبەستێکی مادی بووە کاتێک ژنەکەت بتوانێتی بە بەرنمەیەک هەموو سەروەتە مادیەکەی پیاوەکە بکە بە ناوی خۆیەوە دوایی بێگومان پیاوەکەش کردوتە دەرەوە ئەمەش لەم حاڵەتەمان هەیە تەداخڵکردنی کەسکار لە ژیانی هاوسەریە ئەمە زۆر لە ڕوو لە زیابوونە ئەنی ئێستاگە تەماشا بکەین لەوانەیە لە ساڵ 60 تا 65 کێشەکانی خێزانی لاوەکان کوڕکچەلاوەکان ئەمە بێت جاران ئەو کوڕکچەی ئەدی هەموو کوڕکچێک ئەسێتە پرۆسی ژیانی هاوسەریەوە دنیای هاوسەری بە خەیاڵێکی خۆشببینی ئەبینێ و ئەزانەیە کە چووە ناو پرۆسی هاوسەرگیرێک و دێمە بە هەشتێکەوە هەموو شتەکانی بە کولفەیەکوون نەگرێتە بەردەست نازانێت کە چەندێک خۆش بەرپرسێتیایە چەندێک خۆشیتیا دوو ئۆتە بەرپرسێتیایە کاتێک ناتوانن یاخود ڕانات نەگەڵ بەرپرسێتیە یەکسەر کوڕ و کچەکە بە تایبەتی کچەکە گەرتەوە ماڵی باوانی جاران ماڵە باوانی کوڕان و کچانی تازە پێگەشت و شوێنی چارەسەرکردنی ئیسلاحی کێشەکان بوون ینی ئێستا پێچەوانە بەداخەوە ئێستا کێشەی کەیسی بینی ژن و پیاوی لاو ئەوەنە ئاسانە کە لە ماڵەوە چاو لێکتر پۆشن کاتێک منەچمە ماڵەوە کازانم خێزانەکەم جەوی تەواو نییە 2 سعات بڕۆمە دەرەوە لەوانە پاش 2 ساعتی کە ڕۆشمەوە کێشەکە دامرکێتەوە کێشەکە نەمێنێ یاخود کاتێک خێزانەکەم من ئەبینێ کە لە ڕووی دەرونیە و نەفسێتم تاو نییە ئەم کۆمەلگایە بەردەوام ڕۆژان بە کۆمەڵە قەیرانی سیاسی و ئابووریاتی ئەپەڕێ لەوانەیە منیش یەکێک بڵێ قوربانیانی ئەم تاکی ئەم کۆمەلگایە کاتێک ئازانێ من لە ڕوو نەفسی و تاوانم ئەگەر 2 ساعتێکدان بەخوا بگرێ جواب نەداتەوە یاخۆت فرامۆشم کات دوایی کێشەکە حل ئەبێتەوە چێتۆ سەر سکەی خۆی بەڵێ حەزەکەم تۆ زەڵام بکەیتوانێ ئەو مەسەلەی کە تەداخڵکردنی کەس و کار بۆچی بە حاڵەت حساب بکرێت سەیریکە ئەمە کەیسی وێتە لای ئێمە یعنی کاتێک ئەم کەیسی بینی ئەم کوڕکچە لاوە ئەم ژن و پیاوە لاوە کە گەیشت دەست کەسەکانی دووەم وسیە معنی کە ماڵە باوانی هەردوولا ئیتر ئەمان بن بەتەرەف ئەمان بن بەبەرژەوەندی و خاص چۆن بتوان کەسایەتی ئەم کوڕە بشکێنن یان ئەم کەسکاری ئەم کوڕانەی بەعکسەوە چۆن بیۆ کەسایەتی ئەم کچە کەسکارم کەچە بشکێنێ ئەنی ئەمە پێویستەکە ئێمە سەدان بەرنامەی وشیاری پێویستەکە ڕێکخراوەکانی ژنان و ڕێکخراوەکانی پیاوان و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و توێژەری کۆمەڵایەتی و دەروون ناسەکان بێن لەسەر ئەم مەسەلەیە قسە بکەن کە ئەم کوڕ و کچە لاوانە ئێمە ئەبێ دەستیان بگرین کاتێک لە پرۆسەکە ئازانین تووشی کێشەیەک میان تووشی لێک تێ نەگەیشتنێک بوون یاخود تێگەشتن کە پرۆسەی ژیانی هاوسەری بەرپرسێتیایە لە جیاتی کار ئاسانیان بکەین سەرەکەی بەداخەوە کێشەکەی لێ خۆرسرە بە و بەشێکی زۆری لە جیابوونەوەکانی دادگای ئەمڕۆژ ئەو کوڕکچە لاوانن ئەمە ئەسبابی کێشەکەیتی تەداخڵنی کە سوکار زۆرترە لە جیاتی ئیسلاح سەرەکەی بۆ گەورەکردنی کێشەکان زۆرترە بەڵێ حاڵەتی تر حاڵەتی فوشاری ئابووری و دەرونی سێکسیمان هەیە
ئابوووریەکە ئەوەیە کە ئێمەڵێن بە پێی پێکەوەنانی پرۆسەی ژیانی هاوسەرگیریەکە ئەوەندە گرێبەندەکە ئارەزوومەندانەیە هەتا ئەچێتە بواری هاوسەریەکەوە لە دوای ئەوە پیا و بەرپرسە لە دابینکردنی شوێنی نیشتەجێ شوێنی ئابووری بجێوی خێزان دوای نەفەقەیە پێداویستیەکانە ئەمە وای کردووە پیا و ناتوانێت پێداویستیان دابین بکات بۆیە ژنیش ئاستی وشارێکی وای نێکە لەم ئاستی توانێت ئەم کۆمەلگایە تێبگا لە ڕووی ئابووری و لە ڕووی خێران ئابووریەکان تێبگا فشار ئەخاتە سەر پیاوەکە ئەبێتە هۆی سەرەڵدانی کێشە فشاری سێکسیمان هەیە ئەم مەسەلەیە ئێمە لە کۆمەلگای کوردیە تەنها خێزانە شوێنی خاڵیکردنەوەی غەرزی سێکسیەکانە خێزانێکی تونند و تۆڵ و پرۆسێکی قورسمان هەیە زۆرێکیش لە کوڕکچەکان ناتوان بچنە پرۆسەکەەوە ئەنی بەداخەوە ئەمە شتێکە کەوا سەرەکەی یا پیاوان پەنا بنە بەرخانەتی هاوسەری یا خود ژنان لە دەرەوە پەنا بنە بەرخانەتی هاوسەری بۆیە ئەمە مەسەلەیەکی قورسە پێش ئەوەی ئێمە قسەی سەرکەوی مەمەسایانی ئاینی بێ قسەی سەر بکەن پێش ئەوەی ئێمە قسەیەکان بێت دەروون ناسان بێن بێن ئێمە بتوانین لەپاڵ ئەم پرۆسە زەواجەیە پرۆسەیەکی زەواجیش دیاری بکەین کە تۆزش ئاسان بێت لەسەر شانی کوڕان و کچانی کۆمەلگایە کە بتوانن لە ڕێیەکی مەشروع ئەوە کاتێک بیر لە خاڵیکردنەوەی غەرزی سێکسیەکانەکەن مەشروعتر هەبێت بەس من تێ نەگەیشتم بۆچی ینی ئەو حاڵەتە مەبەستە چی بوو بەڕوونی نەگەیشت ئەم حاڵەتە پێکەوەنانی سەریکە بەشێک زۆر لە پیاوان دێن گلەیەکی زۆر لە خێزانەکانە نەکەن کە لە ڕووی سێکسیەوە وەکو پێویستن بەرامبەریان لەوانەیە ئەوەندەی کاڵێ ئەوەندەی ئیتیهام ئەوەندەی برەو بەخواان ئەدەن بۆ دەرەوەی ماڵەکانیان بە نیوەی ئەوە بەرەو نادەن بەخواان بۆ پیاوەکانیان لە ماڵەوە بۆ هاوسەرەکانیان کە لە ماڵەوەن زۆرێکترمان هەیە دەست بە سەراگرتنی مناڵمان هەیە ئەمە زۆر بەداخەوە یعنی ئەمە زۆر ڕوو ئەمە لە دوای جیابوونەوە لە جیابوونەوەیە ئێمە من نمونەیە کرد بۆ ئەمە ئامارێکمان لە ساڵی 2006 بۆ تاکو 2013 نزیکی 31 حاڵەتی خێزان لە بەرێ کەڵوەشاوەتەوە ئەمە خۆی گرفتە 30,000 خێزانت لە بەرێ کەڵوەشاوەتەوە مە خۆی گرفتێکە لە مەش گرفتتر چییە لە بین ئەم 30,000 نزیکی 50,000 مناڵت هەیە ئێمە کاتێکە مناڵێکی بێباوک لە کەناڵێکی تەلەڤیزیۆنی و لە بەرنامەیەک کوچاندا هەمومان سێرەکەی لە ڕووی سۆزداریەوە دەروونمان بۆی ئەجۆڵێ بەڵام ئاگاشمان لەوەنێ بەدەست خۆمان لێشاوێک لە مناڵ لەشکرێک لە مناڵمان بێدایک و باوک کردووە ینی گرفتێکی لە یاسای ئەحواڵی شەخسیە لەمەیە مناڵ لە دوای جیابوونەوە ئەوەی کە یەکەم حەزانەی لا بێ دایکە ئێمە ژۆ ڕێکخراوی شوێنی کوردستان پژگیری ئەوە ئەکەین چونکە بێ دابنەوەریتەکان بە پێی کولتور لەوان دایک لەم کۆمەلگایە فراغی زیاتر لەگەڵ مناڵەکە حاڵەتەکە زانی مشکلەکە لە چیایە یاسا هاتووە مناڵەکە یاوە بە خێزانەکە بە دایکەکە هەموو نەفەقی لەسەر پیاوەکەیە باوکەکە بە 14 ڕۆژ جارێک 2 سعات ئەم مناڵا بینێ ئەو ڕۆژە ڕۆژی جمعەیە ئێمە داوامان کردووە مادەم یاسای باری خێزان هەیە مادەم بەڕێوەبەرتی نەشین توندوتیش خێزان دامەزرێ بێ ئەمە بکرێن بە یاسایەک ئەگەر مناڵەکە لای دایکەکەیە باوکەکەش مافی هەبێت لە هەفتەیەکە 24 سعات ئەم مناڵە بڕێتەوە لای خۆی ئەمانێنەمانێ ئەم مناڵە تاکەم کۆمەلگایە سبێنێ گەورە ئەبێ پێویستەکە مادەم لای دایکێتی پێویستیەوە بە کەسایەتی باوکی بناسەوە لە نزیکە و لی تێبگا و ئەگەر لای باوکەکەشە بە هەمان شێوە پێویستەکە دایکەکەش لای بێت ئەمە پرۆژەیەکمانێن پرۆژەی زۆر ئاسانە هەموو ئەو مناڵانەی کە ئەم خێزانانی ئەم مناڵانان هەیە لە نزیکترین بەڕێوەبەراتی نێشتنی توندوتیشی خێزدامچن فایلێک یا مەلەفێک بۆ مناڵەکان بکەنەوە لە هەفتەکە چی ڕۆژێکە گونجێ ئەگەر مناڵەکە لای دایکەکەی باوکەکە ڕۆژ یەکسەممە بچێ سعات پەش لەو بەڕێوەبەراتی نێشتنی توندوتیشی خێزانە مناڵەکەی بە ئیمزایەک وەرگێت و ڕۆژی داهاتریش بە هەمان شێوە تەسلیمی دایکەکەی بکاتەوە بەڵێ کاک بورهان دەمەوێت لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک هەندێک پرسیارمان بۆ هاتووە من ئاراستی تۆ بکەم یەکێک لەوانە کاروان ئەحمەد دەڵێ ئایا ئەو کەسانی کە ئەو دیارە ناوی چەند دەستگایەکی هێناوە لەلایەن دەستگاکانەوە توندوتیژیان بەرامبەرەکرێ با بڵێن دەستگایەکی ئەمنی تا چەند وەکو حاڵەتێکی توندوتیژی لای ئێوە تۆمار دەکرێت یعنی ئێمە کاتێک ڕێکخراوەکەمان دامەزران هەدەفیشمان بۆ ئەوانە بگرینە خۆمان ئەو کەیسانە هەدەفمان بۆ پیاوانێک کە لایەن خاوەن کارەکانیشەوە غەدریان لێ ئەکرێت یاخود مافەکانیان لێ زەو دەکرێت بینکەن بەڵام کاتێک ئەم کێشە خێزانیانە بە زۆری بە لێشا کۆتنە سەرمان بەڕاستی لەو ڕوانگەیەوە ئەوە فەراغێک و نەماتوانین جێبەجێکن وە کۆمەڵی ڕێکخراو هەیە لە بواری مافی مرۆڤ ئیژەکات ئەمانە ئیشی ئەو ڕێکخراوانەیە ئیشی ئێمەشە وکۆوان ئیشی ئێمەشە بەڵام لەوەسی ئەمە لەبەر ئەوەی کە بواری دەستگیرکردنە بواری توندوتیژیە لەلایەن دەسەڵات و لەلایەن دەستگاکان ئەمنیەوە ئەمە ئیشی ڕێکخراوەکانی مافی مرۆڤە کە پێویستەکە ئیشیان لەسەر بکەنەوە داکۆکیان لەسەر بکەن لە زەمبی ئەوانەشە ئیشی ئەمەیە بەڵام ڕێکخراوەکە ئێمە لە ڕووی داراییەوە تاوکو ئێستا داراییمان سنووردارە کە هیچ سەرچاوەکی داهاتمان نییە ئەمە وای کردووە نەبوونی دارایی نەتوانین وەکو پێویست
بە دوای ئەو مەلەفانە شابچین ئیشی ئێمەشە پێش ئەوەی کە پێشی دەوێت پیشی ئەمێکە و پیاوانەی لەدان هەست کەسێکە و غەدری لێ بکرێت بەرەوەی ئێمە ڕێکخراوەکەمان لەسەر ئاستی ڕەگەزنیە لە کۆمەلگای کوردیا دامەزرا و ئامانجیشی داکوکردنی لە مافەکانی ڕەگەزنیە لە کۆمەلگای کوردیا هەموو ئیشانە ئیشی من بەڵام بەڕاستی پرسە خێزانی کۆمەڵاتەکان وای کردوونە پرژێنی سەر ئەو مەسەلانە. بەڵێ حەکیم خۆشناو دیارە ئەم تووڕەیە چەند کۆمنتێکی نووسیوە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک یەکێک دەڵێ یەکێک لەواناڵێ ئێستا پێچەوانە بۆتەوانێ ئافرەت سالاریە نەوەک پیاو سالاری و ئەو دەیخاتە ئەستۆی حکوومەت دەمەوێت ڕای تۆ بزانم لەو بارەوە دەڵێ ئەمە هۆکارەکە حکوومەتەکەوای لات و ئێستا ئافرەت سالاریە نەک پیاو سالاری. بێگومان ئەگەر تەماشا بکەیت ئێمە ناڵین ئافرەت سالاریە لەبەرەوەی ئێمە وەکو ڕێکخراوەکەمان نەڕێ بە ئەو مافەمان هەیە ڕێ بە حکومان بنکە پیاوان بڵێن کۆمەلگا با پیاو سالاری بە لەبەرەوەی پیاو بەهێزە بۆ نەڕێ بە ئەوە دەین کە بڵێن کۆمەلگا با بەبەرەوەژن سالاری بڕوات لەوە ئەچێت لە زۆر بەهۆی پشگیریکردنی زۆرێکی بەشی لە مادەکانی یاسا لە بەرامبەر ژنانە بۆ کۆمەڵی پیاو ئەو وای بخوێنێتەوە بەڵێ کۆمەلگا یاخود لەوانە ئەو وای بخوێنێتەوەیان تۆش هاوڕێی بخوێنێتەوە هاوڕێی لەگەڵی کۆمەڵی کەیسمانی ئەگەر تەماشا بکەین بە تایبەتی لە مافی بۆ نمونە هەر سۆران عەبدوڵڵاش دەڵێت دەوە حکوومەتی هەرێمە خۆی ڕێگای خۆش کردو بۆ ئەوەی ژن سالاری لە کوردستاندا باڵا دەست بێت و دەیەوێت لەم ڕێگەیەوە لاسایی ڕۆژاوا بکاتەوە. ناڵێم یعنی لەوە چێت یعنی مەسلەی ژنان مەسلەیەکی جیهانیە تۆ کاتێک بەس بۆ بەسەراحەت یعنی هەستەکەم تۆزێک شەرمنانە ڕای خۆ دەڵێ یعنی حکوومەتی هەرێمە شتێتی ئەم کۆمەلگایە بکات بە کۆمەلگایەکی ژن سالار نا زۆری پشگیریکردنەکانی حکوومەتی هەرێم لە مەسلەکانی ژنان خوێندنەوەی کۆمەڵە کەسێکە وای خوێنێتەوە حکوومەتی هەرێمی کوردستان بڕوان ناکەم بەو جۆرەکە حەسکە چووکم بەشێکی زۆری لەو پیاوانەیە ئەگەر حکوومەتی هەرێم ئەگەر ئەویش تۆمەتبار نەکەی یعنی با بڵێن بەرەو ئەو ئاراستەیە چه کۆمەلگای کوردی کە ببێتە کۆمەلگایەکی ژن سالار بەداخەوە لەلایەن ئاستی بەهۆی ناوشیاری کۆمەڵێک لە خێزانەکان لەوانەیە دەسەڵاتی بەشێک لە خێزانەکان بەرەو ژن سالاری ڕۆشتوەک بەرەوەی ئەوەی کە بەرەو یەکسانی بڕوات نەک بەرەو پیاو سالاریا بەرەو ژن سالاری بڕوات. بەڵێ هەماهەنگی ئێوە لەگەڵ ڕێکخراوەکانی ژنان چۆنە پەیوەندیتان زۆر جار دەوترێت یعنی کە ئەوەندەی ناکۆچیتان هێوەندە هەماهەنگیتان بەشێک لەوان لەگەڵ بەشێک لە ڕێکخراوەکانی ژنان زۆرن و بەرفراوانن یعنی تۆ ئەمە ڕێکخراوێک و دوان و دەنی ئێمە بڵێن لەگەڵ ئەمانە بە بەرنامەیەک توانین لەگەڵ هەمویانە پەیوەندەکانمان باشکەین بەڵام پێش هەموو شتێک من ئەگەر ئامانجم داکوکردن بە لە مافی پیاوان یاخود بەرگریکردن بە مافی پیاوان پێویستمەوەی کە لە ڕێگەڵ ڕێکخراوەکانی ژنانە نزیک بمەوە چکم ئەوەی کە پیاو کێشەی لەگەڵا هەیە ژنە دوای شوێ ناوەندی بەرگریکردنی ژنانە ڕێکخراوەکانی ژنانە بەڵام لەگەڵ بەشێک لە ڕێکخراوەکانی ژنانە بەعام باشین لەگەڵ بەشێکشێ زۆر دوورە پەرێز لەوانەیە بەدیلێکی خوارمان بزانن یاخود بە بەرامبەرێکی خوارمان بزانن. باشە بۆ هەست یعنی دەوترێ و تێبینی دەکرێت ناکۆچەکانتان زۆرترە لەگەڵ ڕێکخراوی ژناندا و زۆر جار دەوترێت دەگەر بۆ خۆی ینی ڕێکخراوێکی پیاوان و ڕێکخراوێکی ژنان نەتوانن پێک بێن و ناکۆچیان هەبێت چ جای ژن و پیاوێک لە ناو کۆمەلگادا دەبێت نێوانیان چۆن بێ. ئەوە حقیقەتێکە ڕاستەگەر هەر چێز ڕێکخراوێک کە ئامانجی خزمەتکردنی ئەو توێژەوێکە بۆی دامەزرێت ئەبێت لە هیچ تێسم نکاتەوە و لە هەموو ئۆشانێژ نزیک بێتەوە کە ئەو توێژە پەیوەندی بۆ ئیشەوە هەیە بەڵام ئیشی مەسلەی ژنان لەبەرەوەی کە پێشم کردی مەسلەیەکی جیهانیە و لەوانەیە مەسلەی ژنانیش لەبەرەوەی زیاتر مەسلەی سیاسیش کراوە لە هەر شوێنەکە پارتێکی سیاسی دامەزراوێ یەکسەر ڕێکخراوێکی ژنانیشی دروست کردووە ئەوەندەی هەدەفی ئەم پارتە سیاسیە کە ئەوەیە کە ئەم ژنە بتوانێت ئەم ڕێکخراوی ژنانە لە ڕێی ژنانەوە ئەندام بۆ لە حیزبەکەی کەسبکە ئەوەندە نیوەی ئەوە ئامانجی ئەوە نەبێکم برەو بە مەسلەکانی ژنان هەموو ڕێکخراوە ژنانەکانی ئێستا هەرێمی کوردستان کە سەر بە پارتەکانن ئاوهان ینی نیەتەکەیان تەنیا ئەمەیە کە لایەنگر بۆ پارتەکەیان زیاد کە نەگەوەی کە کێشەی لە ڕابردووە بووە لە ڕابردووەوە حقیقەتێکە نا لە ئێستاە ئاستی وشیاری بەشێکی زۆر لە ڕێکخراوەکانی ژنان کە بەرەو ئەوە ئەڕوا ئیتر واز لە مەسلە سیاسەکان بێنن مەسلە جەوهەریەکان مەسلەی ژنانەکە کۆبنەوە لە دوادایشە بێگومانە بێ لانی کەم ڕێکخراوێک دوان یا چەند ڕێکخراوێکی کەم هەبێت بۆ بەرگرتنی لە مەسلەکانی ژنان زۆری فراوانی بە ڕێکخراوەکانی ژنان لەوەسی لە زۆر شوێنە ئەو نەی کێشە بن بۆ مەسلەکانی ژنان ئەوەندە حەل نەبن بۆ مەسلەکانیان. باشە دەمەوێت بە بەڕاشکاوانە پێم بڵێ بە دیاریکراوی کێشە هەیە لە نێوان یەکێتی پیاوانی کوردستان و ڕێکخراوەکانی ژناندا
یان تەنانەت ئەو بەشەی کە خۆشت باست کرد ینی ئەو بەشەی کە ئێوە ئیشکالێتان کێشەیەکمان لە دەرگای هەمویانمان داوە ئەوان بەڵام بەشێک لە ڕێکخراوەکانی ژنان هەر خوانی شتی پیاوانی کوردستان کاتێکە ئەڵێ شتی پیاوانی کوردستانی تر گرژیە گەیانگرێ سەیرەکەی لە خۆیەوە وەکو بەتاڵکردنەوەی ئیشەکەی ئەوان سەیریەکەن بەس پێ دوانێ ینی ڕەنگە بەشێکی تەسەورەکەی ئەوان منطقی بێت بەوەی کە ئەو حاڵەتانەی ینی هەموو ئامارانەی کە تۆ باست کرد ڕەنگە زۆر کەمتر بن لەوانەی کە بەرامبەر بە ئافرەتەکرێت لە هەرێمی کوردستاندا هەر بۆ نمونە ئەوەی کە ئەمڕۆ بڵاو بۆ لە میدیاکاندا لە هەولێر ژنێک لەلایەنێدا 50 ئەوەندە ساڵانەکەیەوە کە ژنەکە 15 ساڵە دەکرێت یەکشت با پێ بڵم ینی ئێمە لە حاڵەتێکی ئاوایە بۆ نمونە ئێوە هەڵوێستان چی دەبێت زۆر بەتوندی ئیهانەی ئەو کارە ناشرنە ئەکەین ئەو کارە قێزەونە ئەکەین نەکرد ئەم کارە ینی ئەم کارە ئەسبابی هەیە پیاوێکی 54 ساڵ هاتووە لەگەڵ ئافرەتێکی 15 ساڵە ئامان بزانین ئەبێت ساغ بێتەوە بزانین چی یاسایەکی باریکەسێتی وە چی مامەلایەک وە چی شخصێک هاتووە ئەم خێزانەی دروست کردووە ینی لەوانەیە ئەم پیاوە مناڵەکانی زۆر لەم ژنەی گەورەتر بوو بن ینی ئەمە ناتوانین جارێکە تەنها بە ڕووکەشێک یا بەخێنەوەی چەند سایتێکی ڕاگەیاندن یا تەکنەلۆژیا بگەینە دەرئەنجامینەکە بەس ناتانەوە یەکسەر بۆ نمونە زۆر بەتوندی ئیدانەیەکەین بەڵام پێویستی بە لێکۆڵنەوەیە هەموو کوشتنێک توندوتیژیەک ئێمە ئیدانەیەکەین ئەمە لەگەڵ سەر لەبەر لەگەڵ ئەویانین بەڵام ئەمە لەگەڵ ئەوەشە کە تۆ کاتێک سێ دەکەی کەیسەکە ئەخوێنیتەوە پیاوێکی 54 ساڵ و ئافرەتێکی 15 ساڵ تاکو ێستا لە یاسای ئەحوالی شەخسیە 16 ساڵ ئەبێ وەلی ئەمر ڕازی بێ بچێتە پرۆسەی جیهانی هاوسەرگیریەوە ئەگەر زەرورێتێکی شەبێ ئەمە کە باسی لەوە کە لەوانەیە ئەم ژن و مێردەت لەوانەیە کەوەکو باسیەکە چەند ساڵ ژنی بێ ئەم پیاوە لە کۆمەلگای ئێمە تا ئێستا ئەوە ماوە کە کچێک 10 ساڵیا لە 9 ساڵی یا 2 ساڵیا بچێتە پرۆسەی جیهانی هاوسەرگیریەوە بڵێ کە بورهان ژنان ڕێکخراوەکانی ژنان لە هەرێمی کوردستان دوای ئەوەی کە فشاریان کرد و داواکاریان بەرز کردوانە لە ئێستادا ئەنجومەنی باڵای خانمان هەیە لە هەرێمی کوردستاندا یەکەتی پیاوان داوای شتێکی لەو جۆرە دەکات کە ئەنجومەنی پیاوان هەبێ بۆ نمونە لە هەرێمی کوردستان ئێمە سەرتا 2008 کە خۆمان دامەزراوین ئەو کاتە داوای ڕەتکردنەوەی یاخود هێشتنی بەڕێوەبەراتی نێشتنی توندوتیژی دژی ئافرەتانمان کرد چونکە ئەمە چییە؟ ئەمە خۆی جیاوازی ڕێگەزی لە کۆمەڵگایە بەڵێ تێگەی خۆشبەختانە ئەوە پرۆژەی خێزان دەچوو داوای خێزانمان کرد ئەنجا هاتوین لە خێزانیشە کە بەراورتی نێشتنی خێزان دامەزراوە ئێستا پرۆژەکەمان حاضر لەوایە هەم بەڕێوەبەراتیە هەر نەبێ بە شوێنی حەلکردنی مەسەلەکانی ژنان ئەم بەڕێوەبەراتی راشن مادەم ناوی خێزانە مادەم یاسای بۆ دەرچۆ مادەم لەسەر و تا خوارەوە هەیکەلی ئیداری و دادگایی و جێبەجێکردنی هەیە بەشی ژنانی تیا بکرێتەوە بەشی پیاوانیش تیا بکرێتەوە بەشی مناڵان و بە ساڵاسوانیش تیا بکرێت چونکە ئێستا ئەم ڕۆژانە چەند کەیسی پیاوان بۆ دێ نازانمی حالی چێکم لەلایەن ڕێکخراوەکانی ژنانەوە کەیسمان بۆ دێ لە بڕاتێ لەلایەن بەڕێوەبەراتی نێشتنی توندوتیژی ژنانی سلێمانیشەوە یعنی کەیسمان بۆ نێردراوە هیچ ناوەندێکی ڕسمی نییە کە بۆ وەرگرتنی کەیسی توندوتیژی پیاوان بێت بۆی ئێمە داوامە کردو لە خێزان ئەوە بکرێ بە هەمان شێوە ئێمە ناڵین لە شوێ شتیش ناکرایەوە ئی پیاوانش بکرێتەوە کۆمەلگا بەرەو پێشەوە ئەڕوا مرۆ بەرەو سەربەخۆی ئەڕوا تاک بەرەو سەربەخۆی کە خوێندێتەوە ژن و پیاوتی ئەپەڕێنێ بەزەخر لە ئێستا ینی بۆ نمونە ئێوە کە ئەو کەیسانە هیچ شوێنێک نییە پەنای بۆ بەرن و کەیسەکانی بنێ بۆەوەی حەلیبکایی چیتان کرد کەیسانەوە ئێستا ئەوەی ئێمە مەبەستمان بوو بەڕێوەتی نێشتنی توندوتیژی خێزان دامەزراوە لەگەڵ بەشێکی زۆر لە ئەندام پەرلەمانانە کە ئێستا هەڵبژێراون من چاوپێکوتنمان کردووە سەردانمان کردوون بیرۆڕامان گۆڕیوەتەوە کە بتوانین لەم بەڕێوەتی نێشتنی توندوتیژی خێزانە بەشی پیاوانیش بکرێتەوە ئەمە شتێکی زۆر ئەساسە چکم کە بەشی خێزان بەشی پیاوانی تیا و مژ حالی ئەوی یەکەم بێگومان لەوانەیە بە هەمان ئێستا کەیسەکانتان حالی چوێت ئێمە کەیسەکانمان ئێستا وەڵا وەکو ڕێکخراوەکە هەوڵدن لە 2008 تاوەکو ئێستا بەڵێ هەوڵمان پارێزەرمان هەیە لە دادگاکانە لە ڕووی سەرتا کەسێکێتە لا تۆ ئیخوێنیتەوە تۆمار ئەکرێ لیژنی هەڵسەنگاندن هەیە بزانین ئایا حەق لای پیاوەکە یان ناحەقی لای پیاوەکەیە کاتێک ئێمە کە خوێنینەوە مەتاکێکی نێرینەی کۆمەلگای ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پیاوە بەرپرسەتی پیاو لە خێزانە ئەمانەیە ئەگەر زانیمان ئەم پیاوە خۆی مقەسەرە کۆمەڵی ڕێنمایی ئەدێنێ بچێم ڕێنمایی لە خێزانەکانی جێبەجێکە ئەگەر توندوتیژی بەرامبەر نەکراوە مانای وایە مقەسەرێکی لە خۆیەتی ئەگەر هەر توندوتیژیەکە بەردەوام بوو ئەنجاکلان لەگەڵ بەشێک لە ڕێکخراوەکانی ژنانیشا ئێمە اتفاق و کەیسی تایبەتیمان هەیە بۆ چارەسەرکردنی کەیسەکان یعنی ئەمە حەقیقەتێکە چونکە من کە کەیسێکێتە لام پیاوی لەگەڵ ژنێکا کەیسی هەیە کە ژنێک دەچێتە لای ڕێکخراوەکانی ژنان باشە سەبارەت بە بەڕێوەبەراتی توندوتیژی دژ بە ژنان ڕادوا بوو کە نەمێنێەوە بەڕێوەبەراتیە ئێمە داوامان کرد ئەمە بگۆردەمە جیاوازی ڕێگەزیە بگۆڕدرێ بە خێزان نەماوە ئێستاکە خۆی یاساکەی
کە لە یعنی ژنانەکەی لێ بکرێتەوە مەبەستانەوە بە خێزان بەڵێ ئێستا لە خێزانە چکم خێزان هەیکەلی خێزانی کۆمەلگای کورد دەگرێت باشە کەواتە لە ئێستا بەشی پیاوانیشەیە لە بەڕێبەرایەتەکە ئێستا کە بەڕێبەرایەتەکە تازە لە دامەزراندن و سەر جێبەجێکردنایە تا ئێستا بەشی پیاوانی تیان نەکراوەتەوە ئێمە کە لەگەڵ ئەندامانی پەرلەمانی کوردستان قسەمان کردووە لەگەڵ خولی پێش قسەمان کردووە بەس کەواتە ینی خۆ ناوەکە گۆڕا حکمەتەکە چی بوو ناوەکە گۆڕاوە بۆ ئەوەی کە بەشی پیاوانیشە بێت بەڵێ ژنان تەنها ژنی ئەگرتە خۆی بەڵام ئێستا ئەمە لێرە هەوڵە دەین مناڵیش و پیاویش و پەسەڵاتوش تیاجێ بێتەوە نەکراوە تاوەکو ئێستا بەپی یاساکە بێ بکرێ بەپی یاساکە ئەو هینم یاساکەم زۆر بەردەستانیە بەڵام گیان تێ ئاکرێتەوە باشە بەپی ئەو یاسایە مادەم ئەبێت لە مەودا بکرێ ئێوە چیتان کردو بۆی بەشێکی لەو جۆرە هەبێت لەگەڵ پەرلەمانی لەگەڵ ئەندامانی پەرلەمانی کوردستان قسەمان کردو و هەوڵماندا و دڵنیاشینەوەی کە ئەو بەشانە ئەخێنێ ناو ئەو یاسایەوە و نا ئەو بەڕێوەبەرایەتی ئیتر شوێنێکی شەوێ بۆ وەرگرتنی ئەو پیاوانەی کە تونتیژیان لای خێزانەکانەوە بەرامبەرەکرێ ئەو بە ساڵە چوانی لای خێزانەکانی تونتیژیان بەرامبەرەکرێ لە هەوڵی ئەوانی کە ئەوە یعنی ئێستا وەزع سیاسیەکە وای کردوتەوە هەموو شتەکان داخراون لە تۆ تازە پەرلەمانی کوردستان خەریکە کردێتە سەر پێی خۆی خەریکە ئیتر پرۆژەکان حازرە بێ ئیتر تۆ وەکو ڕێکخراوەکان ئێستا بەشێک لە ڕێکخراوەکان تەنها بۆ پیرۆزبایی ئەچن بەڵام ئێمە کە کاتێک پەرلەمانی کوردستان کەوتە سەر پێی خۆی و کەوتە سەرەوەی کە لیژنەکان جیاکرانەوە ئێمەش هەوڵە دێنە ساکە بە دڵنیایی و ئەوەش ئومێدمان هەیە کە لەوە ئەو هێنا کۆتایی پێبێت ئەو کەیسان باشە کاک بورهان لە هەرێمی کوردستاندا ینی زۆرن ئەو نمونانەی کە پیاوان هەبوون هەستاون بە کوشتنی ئافرەت و دواتر ڕایان کردو هەڵاتونە تاوەکو ئێستا دەژیر نەکراون ئێوە وەکو یەکێتی پیاوانی کوردستان بۆچی قەت هەڵوێز دەرنابڕن ینی لەو ڕۆوە ئێمە و تەنانەت هەندە جار وا دەرەکەوێت کە پشتگیریان لێ بەداخەوە ینی سەریکە هەر لە کوشتنی دوعاوە خات و دوعاوە لەو کاتەوە ینی ئیدانەی وەزعەکەمان کردووە و زۆر دژی بووین و هەموو کاتێشکیش ئێمە وەکو یەکێتی پیاوانی کوردستان دژی تونوتیژی کوشتن بووین ینی ئەمە حقیقەتێکە کەمەوێ زۆر لەوە دڵنیابی بەڵام لەوە ئەچێت ینی بەشێک لەو کەسانێک کە تەنها لە دوورەوە ناوی پیاوانی کوردستان خوێنێتەوە و ئەزانێ ئەمە کۆمەڵێک پیاوی خێڵەکی و سمێڵگا و بە دەردی بەرزمەندراوی سمێڵ بابڕ هاتوینەوێ دانیشتن و كل دیفاع لە پیاوەکەین تا سەر ئێسقان بە زوان نییە وانە ڕێکخراوەکەمان ڕێکخراوی کۆمەلگای بەدنیە پێش ئەوەی ژن و پیاو بخوێنین ئێمە مرۆڤ بخوێنینەوە سەری ژن و پیاو بەسکوانی کەمترین هەڵوێست و بەیاننامەی ئێوە هەیە لە بەرامبەر تونند و تیژی بەرامبەر بە ژنان ناسام و ڕەنگە و تەسەوری هەندێک لە ڕێکخراوەکان نیشنان بۆی کە خۆت لەگەڵ ئێوەیە بە ناوێناتان کێشە ڕەنگە ئەوە حزورمان هەبووە لە زۆر شوێنە حزورمان هەبووە زۆر لە ڕێکخراوەکانی تر زیاتر نمونە لە شووە پێ بڵم نازانم ئیتر لە شووە لە هەڵبژارنی سی مانگا بە هەموو ناوی ڕێکخراوەکان داوامان کرد ژنان دەنگ بدەن بە ژنان با ژنان ئیتر کاندی دەجن لەسەر حسابی پیاو نەچێەوە پەرلەمانی کوردستان بۆ ئەنجومەنی پارێزگای ڕێکخراوێکی پیاوان پشتگیری لەمە کرد داوامان کردووە ژنان ئیتر لەم کۆمەلگا ئەگەر سەرژمێری بکرێ ڕێژەی ژن لە 100 تا لە 100 پیاو زیاترە ئەنی معقول نییە تۆ لەوای بێ لە 100 ئەندام پەرلەمان 4 ژن بە دەنگی ژن نەچێتە پەرلەمانی کوردستان چەند ژنێکی زۆر کەم بە پەرلەمانی کوردستان لە 34 ژن پێم وا بە 13 ژن بەدەنگی خۆشەویستی یەک ژن سەحسای پیاوان ڕۆشتووە لە ئەنجومەنی مەحافەزە یەک ژن لە هەرێمی کوردستانە بەدەنگی ژن خۆی نەدۆتە ئەندامی پێ بەس باشە ینی خۆ ئەم هەڵوێستەش هێشتا هێنی تایە ینی تۆزە گومانی تایە ئێوە پێتان وایە کە دەبێت ژنان لەسەر دەنگی پیاو نەڕوات لەسەر دەنگی خۆیان بڕۆن ینی بەشێکی بەرگریکردن هەر لە پیاوان جارێکی تر ئەمە یەکەم وشیارکردنەوەی ژنان خۆیانن ژنان خۆیان ئەو کارکتەرانە هەڵەبژێرن کە ئەزانن لە ئاست مۆح و داواکاری و گاندین داواکاری و کێشەکانی ئەوانن ئەمە حقیقەتێکە ئەمە یەکەم دووهەمیش غەدرەکرێ ئەنی ئەمە ئەگەر تەماشا بکەین ژنێک بە 1970 دەنگ بۆت بە ئەندامی ئەنجومەنی مەحافەزە بەڵام پیاوێکی 20000 دەنگ 20000 دەنگ نەبوو ئەندامی ئەنجومەنی مەحافەزە ئەمە تۆ پیاوێکی بەردەوام تاقەی خۆی لە بواری کۆمەلگای مەدەنیە لە بواری سیاسیە لە بواری دابنەوەی هاتووە خۆی سەرف کردووە بەڵام کاتێک کە ئەوێ ئەو ئامانجێک ئەو مەبەسەتی بچێ خزمەتی ئەو توێژێکە کە لی سەرپەرۆ دەبووە دوایی بەدەنگێکی کەم بژنێگەێت ئەبێ بە واریسی بەوەلی ئەمری لە جێگاکەی بەڵێ دەمێت لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک چەند پرسیارێکت بۆ بخێنمەوە سەفین خدر دەڵێ پرسیاری منی بۆ بخێنەوەڵێ ئایا لە هەرێمی کوردستان کاتێک تونند و تیژی بەرامبەر بە پیاوان ئەنجام دەدرێت ڕێکخراوی یەکێتی پیاوانی کوردستان هەڵوێستی چی بوو و چی دەکات ئەو دەڵێت مەبەستمەوەی بۆ نمونە خۆپشاندانەکەن لە حاڵەتی تونند و تیژی بەرامبەر بە پیاوانە هێشتا نەگەیشتوتەوە یعنی تونند و تیژی بەرامبەر پیاوان هەیە
ینی دەیان پیا و کوژراون لە ماوەی ئەم چەند ساڵی ڕابردووە بەڵام لایەن ژنەکانیان و دەیان سینەوەیان بۆ دروستکرا و ئێمە ئەگەر نمونەکەمان پاردەشاری هەولێرە پیاوێک لایەن ژنەکەی بە هاوکاری کەسێکی ترە کوژرا هەرچی کرێکاری عەرەبی هەولێر و سلێمانی بوو دەرکرا وتێ ئەمە کۆمەڵە کرێکاری عەرەب لە بینایەکی چۆڵە بەڵام پاش لێکۆڵینەوەکان دەرکەوت کە ژنەکە دەستی خێزانەکەی و چەند کەسێکە هێناوێتیان پیاوەی کوشتووە یعنی ئەمە کۆمەڵی سناریۆی زۆر هەیە بەڵام ئێستا ئێمە هێشتا کە نەچوینتە سەر جادە ئەڵێن هیچتان نەکرد بچین سەر جادە سبینێکە لەوانەیە نەو ئەکتێج بخوێنرێنەوە بە هەموو جۆرێک دژی تنوتیژین دژی مرۆڤ ئەنجا ژن بێ یا پیاو بێ بێگومانیش ڕێکخراوی شوێنی کوردستان بۆ بەرگریکردن لە پیاوان مافەکانی پیاوان دامەزراوە لە هەر شوێنەکە بزانین پیاوی تنوتیژی بەرامبەرەکرێ لە ڕووی یاسایی و داداشێنی بۆ ئەکەم زانین ئایا یاسا سەرکی خۆی گوتۆ چۆتە باری جێبەجێکردن و تا چەند یاسا لە مەسلحەتی ئەم پیاوەیە لە ڕووی ڕێخستنەوە و پەروەردە کۆمەڵایەتیەکەەوە هۆڵە دەین کە ئەگەر زیاتر پیاوان دەست بە بەهای خێزانەکانیان و ئەگەر کە خێزانەکانی لەسەرڕدانی چشەکانیان لەبەر هێکڵنەوەشێتەوە بێگومان بە دوواداچوونمان بۆ کردووە لە پەرلەمانی کوردستان بەردەوام پرۆژەمان هەبووە دەمەوێت بچمەوە سەر یەکێک لەو حاڵەتانی کە باست کرد ئەو کاتێک لە حاڵەتەکانی توندوتیژی بەرامبەر بە پیاوان حاڵەتی جەستەیی بوو توندوتیژی جەستەیی بوو ینی زۆر جار دیارە وی کە ئەگەر توندوتیژی بەرامبەر بە ئافرەت بکرێت ئەو کەلوپەلانەی کە لە ئافرەتی پێدرێت یعنی وازەحە دیارە ئەوەی کە لە پیاوی پێدرێت چییە؟ زانی ینی بەدار لیان نەدرێت بە چەقۆ لیان نەدرێت چوزانم ئەمەچی لە بەردەستاوێ بلیان نەدرێت ینی بۆ نمونە چۆن پیاو کاسوو بە گەسکی یەکری گەسێکی بچووک یەکریان وی بەگەر پیان لیان با زۆر ئازاری نەبێت یاگەی حاڵەتی جۆرە بۆ ینی کە بەڵێ پیاو لە جەستەیشین بۆ تۆ پیاو هاتوتە لا من دەسوپلی وریندار بۆ ینی ئێستا لەوانەیە لەم بەرنامەوە دەیان پیاو جوێ بۆ نمونە بەچی لیان دراوە ئەوانی کە تۆ جەستەیشین بۆتەوە هەموو ئەو شتانی کە لە بەردەستایە لە نزیکەوە لێ دراوە ینی پیاو ئەیتر چی لە ماڵەکە لە بەردەستا بۆ لێ دراوە ینی بەداخەوە ینی ڕاستە لە ڕووی فسیۆلۆژیە و پیاو لە ڕووی جەستەیی و بەهێزتر لە حاڵ سەردانی توندوتیژیەکانی جەستەییە ژنان زیاتر توندوتی جەستەییان بەرامبەرەکرێ بەڵام لە ڕووی توندوتیژی دەرونی و پیاوانن توندوتیژی دەرونیان بەرامبەر زیاترەکرێ بەڵام پیاویش بێگومان هەر شتێکە بەس دەستان نەکەوتوانی بۆ نمونە زۆرترین ئەو توندوتیژە جەستەیانە بەچی کراوە بە چ شتێک بەچی لێیان دراوە بەکەڵکی ماسیحە بوو باشە زۆر سپاس بۆ بورهان عەلی سکرتێری یەکێتی پیاوانی کوردستان سپاس دەکەین کە ئەم شەو میوانی دیوی دووەمی هەواڵ بووی ئازیزانی ناوتی زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەری بەرنامەکە بوون و سپاس بۆ سەرنج و کۆمنت و پرسیارەکانتان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک تا بەرنامەیەکی دیکە هەر شاد بن